مناڵەکەی لە باوشیا بوو بردیانە دەرەوە کوشتیان و بۆ مەبلەغێکی کەمیش. وەکۆی کە دادوەرێک بوو ئێستا خانەنشین بوویت لە ماوەی ساڵانی کارکردندا چ کەیسێک هەبووە کە زۆر لە حزرت ئامابێتەوە بیرێ نەچێتەوە کە حکمیشە لەسەر رابێت؟ وڵا کەیس زۆرەکە لە بیر ناچێتەوە، بە تایبەتی ئەو کەیسانەی کە بە زوڵم کەسێک کوژراوە لە ماڵی خۆی دانیشتووە و یەکێک لەوانە کە لە بیرمە تا ئێستا کەسێک کوژرا بە پارە ڕایان سپاردە بوون، ئەو کەسە مناڵەکەی لە باوشیا بوو بردیانە دەرەوە کوشتیان و بۆ مەبلەغێکی کەمیش لە سلێمانی. ئەو کەیسانەیە زیاتر کە یا هەندێ تاوان کە ڕێگری یا چەتە کردویانە بەوە نەوەستاون کە ڕوتیان کەنەوە کوشتوشیان یا برینداریان کردوون یا عەزیەتیان داون، ئەوانن کە زۆر جار ئازارە دەدەن. دادوەری قورسە؟ دادوەری کارێکی ئاسان نییە بۆ ئەوەی کە بیاوێ دادوەرێکی دروست بێت. یەکێکە لە کارە هەرە قورسەکان پێویستی بەوە هەیە کە ئەو کەسە شارەزا بێت لە قانون، کەسێکی خاوەن ویژدان بێت و کەسێک بێت لە مافەکانی مرۆڤ تێبگات و کەسێک بێت لە ئەخلاقیاتی مجتەماعەکەی خۆشی تێبگات و کەسێک بێت دەبێت زۆر بێلایەن بێت و دەبێت جەریء بێ و ئازا بێت لە بڕیاردانە، دەبێت لە لۆمەی کەس نەترسێت و دەبێت مرتاحیش بێت لە بڕیاردانیا، ئەبێ دادوەریش ڕێزی بگیرێت، دەبێ هەست بەوە بکا کە دادوەر لە کۆمەڵگا و لەلایەن کۆمەڵەوە و لەلایەن دەسەڵاتی سیاسیشەوە ڕێز لێگیراوە و بێ مافەکانی فەراهەم بکرێت و نابێ پێویستی هەبێت بۆ ئەوەی ئەو بتوانێت بە مرتاحی بە دەروونێکی سافەوە بڕیار دەرکات لەو کێشانەی کە دێتە بەردەستی. دادوەری کارێکی زۆر قورسە، بەڵام بەرەکەشی زۆر خۆشە کە ڕۆژێک هەر بڕیارێک دەرەکەی بڕیارێکی عادیلانە، ئەوە تامێکی زۆر تایبەتی هەیە، چێژ و تامێکی زۆر تایبەتی هەیە. بۆیە دادوەر وەزیفە نییە، دادوەر پەیامە. ئەو پەیامە هەر کەسێک کە ئەو ئیشە ئەگرێتە دەست دەبێ وەکو وەزیفەیەکی مەسلکیانەی ئاسایی تەماشای نەکات، دەبێ ئەو بزانێت نوێنەری عەدالەتە و نوێنەری قانونە و نوێنەری ویژدانە، وێژدانە زیندووەکان و قانونە باشەکانیش دەبێ ئەو بتوانێت قانونی خراپ بە شێوەیەکی باش جێبەجێ بکات، چکە قانون مەرج نییە هەمووی باش بێت، قانونی زۆر خراپمان هەیە. ئەو کاتە ئینسانی بوونی قانون و ئەنسەنەکردنی قانون لەلایەن دادوەرەوە ئەمە کارێکی ئیجتیهادیە و کارێکی گەورەیە کە پێویستە دادوەر بە عەقڵێکی کراوەوە بە دووربینیەکی زۆرەوە و گەیشتن لە مەقسەدی مشەڕع بە شێوە ئینسانیەکەی مامەڵە بکاتوە بە شێوەیەکی ئەخلاقی بەرز. بۆیە ئەلێرە قورسی دروست دەبێت کە ئەو هەموو پرانسیپا دادوەر دەبێت لە خۆیان کۆ بکاتەوە و بەڵام لە ئەنجامەکەیە دادوەر کارێکی زۆر گەورەیە، دادوەری کارێکی زۆر گەورەیە و من دووبارە ئەڵێمەوە پەیامە، پەیامێکی خوایی و ئەرزیە. هیچ کەسێ هەبووە کە نەوتوانی بێ بڕیاری لەسەر بیت بەجێویش بێت؟ نا، بڕیار هەر کەسێک حەلی خۆی هەیە. تۆ بتەوێت لە کەیسێکا تەنەحی بکەیت جایە، بەڵام بڕیار نابێت جێبهێڵڕێ کەیس بڕیاری تیادا نەکەیت، چونکە ئەوەش بێتە زوڵم، لە قانونیشا مەمنوعە کە ئەو کەیسەی لە بەردەستایە دەبێت کۆتایی پێبێنی، بە هەر نەوعی کۆتایی پێدێنی، چونکە قەراری تۆش خۆی بابەتێکی گرنگەیە کە ئەویش دیموکراتیەتی ناو دادگا و دادوەرەکانە. ئەو پرۆسەیەکی دیموکراسیە، چونکە قەراری تۆ کۆتایی نییە، هەمیشە قەرارەکان لەسەر و دادوەرە و قەراری تر هەیە، دادگای
بەرایی ئیستیناب لە دوایەوێتی، تەمیز لە دوایەوێتی، تەسیح لە دوایەوێتی، هەروە جینایەتەکانیش بە هەموو شێوە تحقیق هەمووی دادگایەکی تر لە پشتیەوە هەیە کە ئەتوانێت قەراری ئەو هەڵوەشێنێتەوە، ئەبێ ئەمیش زۆر بە سنگێکی فراوانەوە قبوڵی بکات. وەڕەقیب هەیە لەسەر قازی، ڕەقیبی شعبی هەیە، ڕەقیبی داواکاری گشتی هەیە، ڕەقیب ڕئیسی ئیستیناف هەیە کە مراقبەی بڕیارەکانی قازیەکانی خوار خۆی سەر بەو ئیستینافە ئاکات. زۆر چاوی لەسەرە، دادوەر چاوی لەسەرە، دادوەر کارێکی گەورە و پیرۆزە، دەبێ بەقەدەر گەورەی و پیرۆزی خۆی هەم ئیحتیمامی پێ بدرێ و هەم دادوەر خۆشی ڕێز لەو قەدر و لەو پێگەی خۆی بگرێکە هەیەی لە کۆمەڵە و لە مؤسسەی فەرمی و ڕسمی و دەستوری وڵاتەکەشە. دادوەری دەسەڵاتێکە لە دەسەڵاتەکانی سێهەم کە بەبێ بوونی ئەو دەسەڵاتە، بەبێ دوورین دەسەڵاتی دادوەری، بەبێ بوونی دادوەریەکی دروست و محاکمێکی ڕاستی بێلایەنی شارەزای جەری، نە دەوڵەتەکە ئەتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ، نە حکوومەتەکەش بە حکوومەتێکی دروست و ڕێز لێگیرا و ناوە برێت.